هذا كامل هذا كاري فرمان جوان أولى فرمان ظهور أستاق لدوانا كردين داي بسير بەخێرهاتنی هەموو دەستگاکان ڕاگەیاندن دەکەین هەموو ئەو چالاگوان و ڕۆژنامە نووسانی هاتون بۆ ئێرە بەڕای سەرەتا دەبێ ئەوەی ڕوون بکەینەوە کە ئەوە کە ئێستا مە لێرە ئامادە بووین یادکردنەوە نییە تەنها تازدانانی تازەگوڕنی ڕێز و وەفایە بەخێرهاتنیەوە دەکەم دەستان خۆشبی لە بۆ ئەو ڕووماڵکردنە ئەوەی ڕاستیبی لەبەرەوەی ئەوە بۆ ساڵی دووەم دەڕوا کە بابەتی کۆڕۆنا بابڵین لە برەودا هێشتان خەڵکەکی زۆر بابڵین لەگەڵ ئەو نەخۆشیەی بابڵین باری خراپەوە ئەمەش نامانێ ببینە هۆکارێک لە بۆ زیاتر بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیە ئەوجا باری تەندروستی لای ئێمە گرنگە بۆ پاراستنی گیانی ئەو خەڵکانەی کە دووربن لە کۆڕۆنا ئێمە ئەو یادەمان ئەو ساڵ بڕیارماندا وەکو پار بە شێوەی ئۆنلاین بیکەینەوە بۆیە یادە سەرەکیەکە شەو لە سایتی سەردەشت لە سەعات 9 دەڕوا لەوێ بابڵین بەلایڤ دەڕوا و زۆر بابڵین ئەو وێبتیڤیانەش ئامادەیان دەربڕیا وەکو کەناڵی هیوایە و کەناڵی هاوپشتی وە چەند کەناڵێکی تر وێبتیڤیەکان کە ڕاستەخۆ بیگوازنەوە ئێوەش دەتوانن لەو کاتانەدا بە خۆتان بیگوازنەوە ڕاستی ڕوونکردنەوەکی کورتمان هەیە لەبارەی ئەوەی کە زۆر خەڵک پەیوەندی پێوە کردین بۆ ئەوەی لەو یادە بەشدار بێ بۆ ئەگەر ئێمە هەر ئەرچێکیان پێ بسپێرین ئەوان لە یادی سەردەش ئامادەنا هەر ئەرچێکیان پێ بسپێرین بجێبەجێ بکەن بەڵام دیسان هەر لەبەر بابەتی کۆڕۆنایی و لەبەر تەندروستی ئەوان ئێمە دەستمان بە ڕوویانەوە نابە ناچاری و یادەکەمان خستەوە وەکو پارخستمانە ئۆنلاین و ئیتر باوەکو بەو شێوە ڕۆی زۆر زۆر بەخێرمە سپاسمان دەکەین ئێستا بەیاننامەی ڕێخەرانی ئەم یادە کە ئەم یادە ئێوارە یادەکە بۆ خۆی گوتمان لە سابەوەی ڕوونکردنەوەی سعات 9 ئێوارە لە سایتی سەردەشت دەڕوا بەڵام لە ڕۆژانی دواتریش هەر لە سایتەکە و لە زۆر دەستگای دیکە زۆر بەرنامەی دیکە لەسەر شەهید سەردەشت لەسەر پەیامی ئازادی بە میوانداری کۆمەڵە خەڵکێک وەکو لایڤ دەڕوا ئیدی چەند ڕۆژێک لە دواترەوە هەر بەردەوام دەبێت ئێستاش کاکەژار وتەی یان پەیامی ڕێخەرانی ئەم یادە دەخوێنێتەوە دەستان خۆش زۆر سپاس یادی 11 ساڵەی تیرۆرکردنی شەهیدی قەڵەم سەردەژ عوسمان ئێمە وەک ڕێخەرانی یادی 11 ساڵەی تیرۆرکردنی شەهیدی قەڵەم سەردەژ عوسمان و ڕۆژنامەنووس و چالاکانی هەولێر لێرەوە لە پاڵگۆڕی شەهیدی سەردەشت بەڵێن دووپات دەکەینەوە کە قەڵەمەکانمان لە جاران تیشتر دەبێت تاوەکو ئەو ڕۆژەی فەرمانکەرانی ئەم تیرۆرە مەزنەی نیۆگۆڕەپانی میدیای کوردی کە ئێستا بە جیهاندا دەدگەڕێت لە دادگایەکی سربەخۆ و بێلایەن و دوور لە ئەوامیری حزبی دەگەێنی لەبەر سزایەکی حەق بە ئومێدی هاوشێوەی سزای ئەو دیکتاتۆرانەی مێژوو خستینێ بەردەم دادگا و سزای خۆیانیان وەرگرت 11 ساڵە تیرۆریستان بە خەیاڵی خۆیان قەڵەمێکیان لێ بردین بەڵام بێ ئاگالەوەی بەدایان قەڵەمی گوێرتر و نوکتیشتر و دلێرتر هاتوونەتە مەیدانەکە ئەم سووربوونی ئێمە لە کاتێکدایە هەواڵی جدی و پڕمەترسی هەیە
بۆ کبکردن و لەباربردن تا ئاسی تیرۆرکردنی دەنگە ئازاکانی بادینان. دەمانەوێت ئەوەش بیر ئەم دەسەڵاتە بهێنینەوە بە سزادان و زیندانیکردنێکی حزبیانە و بەجێهێنانی مەرامی شخصی ناتوانێت بۆ یەک چرکەش ساردمان بکەنەوە و هەرگیز دەستبەرداری کەیسی تیرۆری سەردەژ عوسمان و کاوە و سۆران و وەداد و دایانی تر نابین. ئێمە لە سیناریۆکانی شەهیدانی قەڵەم ناخ و ئەفعالەکانی تیرۆرستان و مافیاکانی کۆمەڵگەی کوردی تێگەیشتوین. بۆیە وەک چالاکوان و ڕۆژنامەنووسان و ئازادی خوازانی هەولێر پێمان وایە هەموو ئەگەرێکی بەرنامە بۆ داڕێژرا و لەم دەسەڵاتە چاوەڕوان کراوە بۆ کبکردن و کوشتنی دەنجی ئازادی خوازانی هەولێر وەک درێژەکراوی کوشتنی دەنگە ئازاکار و بێرەکانی براکارمان لە بادینان. ئێمەش ئەو دەسەڵاتە دڵنیا دەکەینەوە کە هیچ باکمان بە سیناریۆکان نییە، چونکە خۆشبەختانە تەواوی تاج کوردی پاشی ئێمە و پیسی ئەوانیان لا ڕوون بۆتەوە. هیوادارین هەواڵی بڕیار لێدانی دادگای تاوانەکانی هەولێر لەلایەن دادگای پێداچوونەوەی کوردستان بە زۆرینەی 3 ئەندام لە کۆی 5 ئەندامی ئەم دەستەیە لە کەیسی چالاکوانانی بادینان ڕاز نەبێ، چونکە ئەگەر دەسەڵات و دادگا ئەم شەرمەزاریە بەخۆیاندا ببڕن ئەوە پاشەکشەیەکی ئەزگار گەورە لە ڕێڕەوی دموکراسیەت و پێشێلی بەهاکانی مافیندرۆڤ و هاوڵاتی بوون و جارێکی تر زۆر گەورە لە جاران لە نێوچەوانی ئەم حکومەتە دەنەخشێنێ. تێپەڕاندنی ئەم بڕیارەی حزب لەلایەن دادگای تەمیزەوە ڕۆژێکی ڕەش و وەرسەرخانێکی ترسناک لە ڕووی بەکارهێنانی دادگا بۆ سزادانی بیرروڕایی جیاواز ناوبانجی هەرێم زیاتر ناشین دەکات و بە تەواوەتی کۆمەلگەی کوردی دەکەوێتە ژێر بەترسیەکانی تیرۆری فکری و جەستەیی. لەم یادەمەزنەدا دەڵێن سەرۆ هەندێ بەناودا کۆچیکار و قەڵەمی ئازاد تا دوێنێ خەنجەریان تیژ بوو بەرامبەر ئەم دەسەڵات و بکوژانی خوێنی تۆ و شەهیدەکانی تر، بەڵام ئێستا هەر ڕۆژەی بەناوێکەوە دەستنە باوەشی دەسەڵاتداران. بۆیە بەڵێنی ئەوە دەدەین هەموو ئەو گورگانەی لە پێستی مەردا خۆیان حەشارداوە ڕووی ڕاستەقینەیان بۆ یەک بێکی خەڵکی کوردستان ئاشکرا بکەین. لە یادی 11 ساڵەی تیرۆرکردنی شەهیدی قەڵەم سەردەژ عوسمان دەڵێن داکۆچیکاری قەڵەمە ڕاست و بێرەکانی بادینان دەبین و پیشتیوانی تەواوی ئازادی دەڕادەبڕین و قەڵەمی ئازاد دەبین. هەزاران سڵاو لە یادی پرشکۆی شەهیدی قەڵەم سەردەژ عوسمان. ڕێخەرانی 11مین ساڵڕۆژی شەهیدی سەردەشت. ئێستاش داوا لە نوێنەری CPT دەکەین بێن چەند وتەیەک پێشکەش بکەن. Thank you very much بەخێر بێن for being here and for inviting us as well. بەخێر بێن بۆ ئێرەوە سپاس بۆم دانکێشتتان. Today we remember a very special life. ئەمڕۆ ئێمە یادی گرنگترین ژیان دەکەینەوە. A life that has become an inspiration to many and also to CPT. ژیانی کەسێک کە بوو بە ئیلهام و سروش بۆ چەندان کەس و بوو بە سروش و ئیلهام بۆ چەندان کەس لە ڕێکخراوی CPTدا. I will continue my work until I die and then please make a full stop and start a new line. بەردەوام دەبین لە نووسین تاوەکو ئەو کاتێک کە دەمرین و ئەو کاتە بە هاوڕێیەکمان خاڵێک دابنێت و لەسەر دێڕێکی نوێوە دەست پێ بکات. What in the last 11 years too many full stops were written. لە 11 ساڵی ڕابردوودا زۆرترین خاڵ لە کۆتاییدا دانران. But also many new lines were started. بەڵام چەندان نووسینی نوێ و سەردێڕی نوێ دەستیان پێکرد. So we know that those who killed Sardasht are still walking free. ئێمە دەزانین ئەو کەسانی کە سەردەژ عوسمانیان تیرۆر کرد ئێستا بە ئازادی دەسوڕێنەوە. But those who fight for freedom with their pens are in jails. بەڵام ئەوانەی کە شەڕ دەکەن لە پێناو ئازادیدا ئێستا لە زیندانەکاندان. So we remember all the Barinan prisoners today as well. و ئەمڕۆ هەر لەم یادەدا ئێمە یادی زیندانیانی بادینان دەکەینەوە. And we remember their lines that they have been writing and they were put on a pause. و ئێمە یادی ئەو دێڕانە دەکەینەوە کە ئەوان نووسیان و لە ئێستادا ئەو دێڕانەی کە ئەوان نووسیان ئەو نووسینانێک کە ئەوان نووسیان لە ئێستادا ڕاگیراوە. We hope and believe that their lines should continue. و هیواداری نووسینەکانی ئەوان ئەو دێڕانەی ئەوان چیتر نەوەستێنرێن و بەردەوام بن. We ask for their release. ئێمە داوای ئازادی دەکەین بۆ زیندانیانی بادینان. Because what happened at the appeal court
it shows that the courts may not be trusted anymore. ئەوەی ئێمە کە بینیمان لە دادگای تەمیزی ئەوەمان پێ دەڵێ کە ئێمە ناتوانین چیتر متمانە بە دادگاکان بکەین. So we don't ask the court anymore. We ask that they are just released now. ئێمە چیتر داوا لە دادگاکان ناکەین بۆ ئەوەی زیندانیانی بادینان ئازاد بکەن، داوا دەکەین کە زیندانیانی بادینان ئازاد بکرێن بەبێ ئەوەی داوا لە دادگاکان بکەین. Thank you so much for following in the steps of Sardasht. زۆر سپاس بۆ ئێوە بۆ بەرداوامبوون لە هەنگاوەکانی سەردەژ عوسمان. And thank you so much for all the families and everybody who supports the Badinan prisoners and all other journalists and activists that are in jail today. سپاس بۆ هەموو ئەو خانەوادانەی کە پشتگیری لە زیندانیانی بادینان و ئەو زیندانیانە دەکەن کە ئێستا لە زینداندان. بەڕێزان ئێستاش داوا لە مامۆستا بەشدار دەکەین وتەی خانەوادەی شەهیدی قەڵەم پێشکەش بکات. بەخێر بێن ئازیزان، لە ڕۆژێکی شوە وەکو ئەمڕۆ 11 ساڵ لەمەوبەر کاتێک ئێمە تەرویست سەردەشتی ئازیزمان لێرە ناشت، بەرپرسانی ئەو وڵاتە لە ئاستێکی باڵادا بەڵێن و دڵنیاییان بە ئێمە و بە خەڵکی کوردستان و بە ڕۆژنامە نووساندا کە بکوژانی سەردەشت و نەخشەدا ڕێژەرانی ئاشکرا و دادگایی بکرێن. بەڵام بەداخەوە دەستگا ئەمنیەکان، دەسەڵاتی قەزایی و لە ئاستی باڵای حکومی و دەوڵەتی هەموو موئەسەساتی دەوڵەتی بەکارهێنرا بۆ ئەوەی بکوژانی ڕاستەقینەی سەردەشت و نەخشەدا ڕێژەران لە بەرچاوی ئێمە و لە بەرچاوی خەڵکی کوردستان ون بکرێن و بکوژی وەهمی دروست بکرێن. وە ئێمە جارێکی تر وەکو یەکەمین ڕۆژەکانی لە دەستدانی تیرۆری سەردەشت دووپاتی دەکەینەوە کە لە خوێنی بە نەحەق ڕژاوی سەردەشت خۆش نابین و هەمان خواست و ویستی یەکەمین ڕۆژەکانی لە دەستدانی سەردەشت دووپات دەکەینەوە. دەبێ بکوژانی سەردەشت و ئەوانەی لە پشتەوەی تیرۆرەکەن و نەخشەدا ڕێژەران و ئەوانەی تۆمەتی نەحەقی و سیناریۆی گاڵتەجاریان بەڕێوە دادگایی بکرێن و ئاشکرا بکرێن بۆ ئێمە و بۆ خەڵکی کوردستان. سەردەشت لە بەردەم کۆلێژی ئاداب بە ڕۆژی ڕووناک لە بەرچاوی دەیان پۆلیس و لە بەرچاوی سەدان خوێنکار و قوتابی لەلایەن هێزێکی منەظەم و پێشتر پیلان بۆ دانراو دەخرێتە ناو سیارەیەکەوە، دواتر دوو ڕۆژ لە ناو هەولێر دەمێنێتەوە، دواتر بە نۆ بازگا لە بازگەکانی هاوپەیمانان حکوومەتی مەرکەزی و حکوومەتی هەرێم دەگوازرێتەوە بۆ شاری مووسڵ، ئینجا لەوێ تەربەکەی فڕێدەدرێ. بەڵگە و زانیاریەکان هێندە زۆر لە بەدەستا بوون، ئەگەر بیان ویستایە زۆر بە ئاسانی دەیانتوانێ بکوژانی سەردەشت و نەخشەدا ڕێژەرانی ئاشکرا و دادگایی بکرێن. بەڵام ئێمە جارێکی تر دوای 11 ساڵ لە تیرۆری ڕۆڵەکەمانەوە ڕای دەگەیەنین کە بکوژانی سەردەشت لە بەرچاوی ئێمە و بۆ ئێمە و بۆ سەرجەم خەڵکی کوردستان ڕۆشنە ئەگەر داد و دادگایەکی سەر بەخۆ بێلایەن هەبێ. وە بە دڵنیاییەوە ئێمە دووپاتی دەکەینەوە ئەگەر داد و دادگایەکی سەربەخۆ بێلایەن وەکو بەپێی پرەنسیپەکە نێودەوڵەتیەکان لە کوردستان بوونی هەبێ. زۆرێک لەو بەرپرسانەی ئێستا هەموو بەرپرسانی ئێستای کوردستان کە حکمی وڵاتە دەکەن بە ناوی تیرۆر، بە ناوی قاچاقچێتی، بە ناوی دزی، بە ناوی فەرهود و بەتاوانبردن و سیخوڕیکردن بەسەر خەڵکی کوردستانەوە شوێنیان کونجی زیندانە. بەڵام بەداخەوە ئێمە بۆ پەڕی تووڕێیەوە جارێکی تر دووپاتی دەکەینەوە کە لە خوێنی بە نەحەق ڕژاوی سەردەشت خۆش نابین و ئەو کەیسە لای ئێمە و لای سەرجەم خەڵکی کوردستان، لای پەرلەمانانی دنیا، لای پارێزەران کراوەیەوە بە کراوەیی دەمێنێتەوە. هەر هێزێک کە ئیدعای دادپەروەری دەکا، هەر هێزێک کە ئۆسقاڵێک بڕوای بە پەرلەمان و دیموکراسی و دەسەڵاتی قەزایی لە کوردستاندا هەیە، ئەوە کەیسی سەردەشت لە بەردەستێتی و دەبێ بکوژانی کە زۆر معلومە بۆ هەموو خەڵکی کوردستان دەبێ لیژنەی لەسەر پێک بێندرێ بە نوێنەرایەتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان، بە نوێنەرایەتی ڕۆژنامە نووسان و بە نوێنەرایەتی هەموو ئەو ڕێکخراوانەی پەیوەندی بە کاری ڕۆژنامە نووسی و مافی مرۆڤەوە هەیە. ئەوەی کە زەڕێک ئۆسقالێک بڕوای بە بەندەنیەت، دیموکراسی، پەرلەمان، مافی مرۆڤ و دەسەڵاتی قەزایی لە کوردستان هەیە، ئەوە کەیسی سەردەشت کراوەیە و بە کراوەیی دەبێنێتەوە. بەرز و بەڕێزە یادی هەموو ئەوانەی لە پێناو ژیان و ئازادی و عەدالەت
گیانیان بەخشی و لێرەشدا دووپاتی دەکەینەوە ئێمە دڵمان لەگەڵ زیندانیانی بادیناندایە بەداخەوە کە دەسەڵاتی قەزایی دیسان مۆکێکی ڕەشی تری لە نێوچەوانی مێژوە ڕەشەکەی خۆیدا بە هیواین دووبارە دەسەڵاتی قەزایی بە بڕیارەکانی خۆیدا بچێتەوە چونکە بەڕاستی مێژوویەکی مەترسیدارە لە مێژووی مافی مرۆڤ لە کوردستان دەستان خۆش ماندوو نەبن. نەچات 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 داکەنێندا